بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین سەبارەت بە ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ لە ئەمریکا و ئەو هاوپەیمانە تێبەرفراوانەی کە ئەمریکا سەرپەسەرۆکاتی دەکات لە دژی داعش و ڕۆڵی کورد لەو هاوپەیمانێتیە و کورد چۆن مامەڵە بکات لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا تا بتوانێت سوود لە ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ وەربگرێت. گفتوگوی زیاتر دەکەین بە میواندارەتی بەڕێز دکتۆر محەممەد جەلال مامۆستای زانکۆ لە لەندەن لە بەریتانیاوە لەگەڵمانە. دکتۆر شەوت باش، پرسیارەی سەرەتامان لەوە دەست پێەکەین کە ئێستا کورد دەوێت چۆن مامەڵە لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا و ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ کات بەوەی سوود لەو دەرفەتانە ببینێت بە تایبەتی کە ئەمریکا سەرۆکایەتی هاوپەیمانەتێکی بەرفراوان دەکات لە دژی داعش و مەترسیەکانی داعش هێشتا لە ناوچەکە ماون. ئەم کاتتان باش، زۆر سوپاستانەکەم، ئێواری ئێوەش باش. بەڕاستی بەنسبەت کوردەوە ئەبێ هەوڵبات لەگەڵ ئیدارەی تازەی دۆناڵد ترامپا عیلاقەیەکی ئیجابی پۆزیتیڤ و عیلاقەیەک دروست کات کە لەسەر ئەساسی هاوپەیمانێتی و دۆستایەتی بێ. وەک بەڕێزتان نەزانن دۆستایەتی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکانە لەسەر ئەساسی سۆز ناکرێت، لەسەر ئەساسی بەرژەوەندی بناگەکانی دائەمەزرێت. مەفروزە سەرکردایەتی سیاسی کورد هەوڵبات ئەو پەیوەندیە تۆکمەی کە هەی بۆ لەگەڵ ئۆباما نەقلی کات بۆ ئیدارەی ترامپ و بەڵکو پتەوتر و تۆکمەتریشیکە لە ڕێگەی داواکردنی مەشقی سەربازی زیاتر بۆ هێزی پێشمەرگەی کوردستان، بۆ پێدانی پارە، بۆ پێدانی چەکی قورس. بەڕاستی دۆناڵد ترامپ تا ئێستا هەندێک لێدوانی یاوە بە تایبەت لە کاتی حەملە ئینتیخابیەکە کە بە شێوەیەکی پۆزیتیڤ لە کورد ئەڕوانێت. ئەمە شتێکی باشە کە سەرکردایەتی سیاسی کورد ئیشی لەسەر بکە، نەک هەر بۆ نسبەت شەڕی دژ بە داعش بەڵکو بۆ پرسی کورد بەگشتی و بە تایبەت بە بڕوای من زۆر گرنگە کە سەرکردایەتی سیاسی کورد بارودۆخ و هەلوو مەرجەکانی دروستکردنی دەوڵەتی کوردستان و ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان وردە وردە جێبەجێ بکە. ئەمە پرۆسەیەکی بە دڵنیایی و درێژخایەنە، شتێک نییە لە شەو ڕۆژێکا بکرێ بەس ئەمریکا گەورەترین و گەنگترین وڵات دەبێت لە دابینکردنی و کار ئاسانی بۆ دروستکردنی و ڕاگەاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان. بەڵێ دکتۆر، ینی باست لە ئەو ڕۆڵە گرنگی ئەمریکا کرد کە ڕۆڵێکی گرنگیەوە بێ کورد سوود لەم ڕۆڵی ئەمریکا ببینێت. ینی پێت وایە ئەمریکا دەتوانێت چۆن هاوکاری کورد بکات و باست لە دروستبوونی دەوڵەتی کوردی و دەوڵەتی سەربەخۆی کوردی کرد. ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت لەو کاتی کە کورد بڕیارەدا دەوڵەت دروست بکات؟ بە بڕوای من ئەمریکا سیاسەتی ڕسمی خۆی نەگۆڕیەوە نسبەتەن بە پاراستن یەک پارچەی خاکی عێراق، بەڵام لە ژێرەوە بیرمەندەکان، سیاسەتمەدارەکان، ئەو کەسانی کە سیاسەت دروستەکەن و سیاسەت داڕێژن ئەزانن عێراق لێ بۆتەوە لێک ترازاوە. لەبەر ئەوە من تەسەورەکەم باشترین شت بۆ سەرکردایەتی سیاسی کورد ئەوەیە کە تەلاقێک جابوونەوەیەکی بێخوێن لەگەڵ بەغاڕێک بخات و داوا لە واشنگتن و کۆشکی سپی بکات کە دەورێکی پۆزیتیڤ ببینێت لە تەوەسط و لە ناوەندگیری لە نێوان بەغا و هەولێر بۆ جابوونەوەی کوردستان لە عێراقی عەرەبی و ڕاگەاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان. ئەمریکا دەورێکی زۆر گرنگ ئەبینێت، دەورێکی پۆزیتیڤ ئەتوانێت ببینێت لە نێواندگیری و تەوەسط لەو پرۆسەی تەلاقە. بەڵێ دکتۆر، کاتە لەم کاتی کە ئێستاە یعنی کورد لە ناوخۆ هێشتا یەکدەنگ نییە، یعنی دەتوانێت بڕیارێکی وا بات، دەتوانێت بڕیاری ئەوە بات کە ئیتر بە یەکجاری لە عێراق جابێتەوە، بڕیاری دروستبوونی دەوڵەت با لە کاتێکدا لە ناوخۆ ناکۆکی هەیە؟ نەخێر، من باسی ئێستا ناکەم، باسی جەنابەت پرسیاری ئەوەم لێ بکەی کە دەکرێت ئێمە چۆن سوود لە ئەمریکا ببینین. باسی ئەوەم کرد کە لە بواری سەربازی پشتگیریکردن لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ و لە حاڵەتی دووەمیشا لە ناحیەی سیاسیەوە یارمەتی کوردبات لە جابوونەوە لە عێراقی عەرەبی. من باسی ئێستا ناکەم، بەڵام باسی ئەوە ئەەکەم کە ئامادەکاری بکرێت و دکتۆر محەممەد، ینی هەموو میلەتانی دنیا کان گاویان ناوە بەرەو سەربەخۆیی و بوون بە دەوڵەت، ینی لە ناوخۆیان کۆک بوون و توانیویانە ئەم بەهێزی ناوخۆ بگوازنەوە بۆی کە بڕیارێکی وا گرنگ بن بۆی ببن بە دەوڵەت، وانە؟
بەڵێ بە دڵنیاییەوە من تا ڕادەیەکی زۆر دڵنیام لە پرسە چارە نووسسازەکانە هەموو هێزە سەرەکیەکانی سەرساحەی کوردستان بە تایبەتی 5 هێزە سەرەکیەکەی ناو پەرلەمانی کوردستان یەکدەن و یەکڕان لەسەر ئەو پرۆسەی بەدەستهێنانی سەربەخۆبوون و دەوڵەتبوونی کوردستان. بەڵام بە دڵنیاییەوە یەکێ لەو هەنگاوە گرنگانی کە پێویستە ئەوەیە کە نێوماڵی کوردی ڕێ بخرێت. ئێمە تا چەند لە ناوەوە جوان بین لە دەرەوە دەقات جوانترە بین. ئێمە تا لە ناوەوە ناشرین بین لە دەرەوە زۆر ناشرینە بین و بەشانی ئەوەمان نازانن کە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆمان بین. بەڵێ دکتۆر وەکو خۆشت باسە کرد لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئەمریکایانی ترامپ و هیلاریش باسییان لە ڕۆڵی کورد کرد و ئەو ڕۆڵی کە کوردی بینە گرنگ باسییان کرد. ینی پێت وایە ئەبێت سەرکردایەتی سیاسی کوردی لەم خاڵەوە لەگەڵ ئەمریکەکان گفتوگۆ بکە ووا بکەن کە مانی پەیوەندیەکی پتەوە گرنگ هەبێت لە نێوان کوردستان و بەتایبەتی هەرێمی کوردستان کە گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ ئەمریکایە. ئەمریکا ئەم خاڵە گرنگی کورد لە بەرچاوەگرێ و بەم شێوەیە ئەمێنێتەوە بەرامبەر بە کورد. وەک لە پێشەوە باسم کرد پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر ئەساسی مەحەبەت و سۆز ئیش ناکات بەڵکو لەسەر ئەساسی بەرژەوەندیە. ئێستا لەم دەقەیە ئەمریکا کورد بە هاوپەیمانێک و دۆستێکی سەرەکی خۆی ئەبینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەواتە کورد و سەرکردایەتی سیاسی کورد ئەبێ ئەم هەلە زێڕینە بخۆزنەوە و بتوانن ئیستیفادەی لێ بکەن بۆ داهاتووی کوردستان. بەنسبەت ترامپەوە من لەو بڕوایانیم گۆڕانکاریەکی ئەوتۆ لە سیاسەتی ئەمریکا بکات بەڵکو سیاست بە معنای ئامانجێت و لەو بڕوایشانیم تەنانەت استراتیجێت و تەکتیکی ئەمریکاش بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردیشەوە گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەرا بێت مەگەر گۆڕانکاریەکی هێجگار غەریب و لە پڕ دروست بێ وەکو مەسەلەن هێرشە تێرۆریستەکانی 11 سپتەمبەر ئەوەی کە من ئەیبینم زیاتر بەردەوام بوونە لەسەر استراتیج و تاکتیکەکانی پێشوو. دۆناڵد ترامپ وەک بیستومە لە چەند ڕۆژی ڕابردووە درۆنی بەکارهێناوە بۆ کوشتنی هەندێک سەرکردەی قاعدە لە یەمەن، بەڵام هەندێک بڕیار و مسوەدەی تونند و تیشتری دەرکردووە وەک لە ئیداری ئۆباما کە گۆڕانکاریە لە استراتیجەتا بۆ نمونە باز لەوە ئەکرێت کە مسوەدەی بڕیارێک هەیە بۆ کردنەوەی بنکانی هینەکانی تعزیب بۆ ئەو کەسانی کە ئەوان شتیان لێی هەیە کە لە ڕێکخراوە توندڕەوە ئیسلامەکانە ئیژەکەن و حتا مافی تعزیب و ئەشکەنجە بدرێتەوە بە دەستگاکانی دەوڵەتی ئەمریکا مخابەراتی ئەمریکی بە تایبەتیای بۆی بتوانێت ئەشکەنجە بەکاربێنێتەوە و حتا باس لەوە ئەکرێت کە دۆناڵد ترامپ بەتەمایە بۆ 7 دەوڵەت بە تایبەت ئەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سنوور ڤیزە وەرگرتن بۆ هاوڵاتیانی ئەو 7 دەوڵەتە سنووردارترکا و بە زەحمەتتر بتوانن سەردانی ئەمریکا بکەن. ئەمانە هەمووی گۆڕانکارین لە استراتیجا بەڵکو گۆڕانکاری نین لە سیاسەتی ڕەسمی ئەمریکا. دکتۆر محەممەد ینی زۆرێک لە وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکی لۆبیکردنن لە ئەمریکا بۆ نمونە تورکەکان و عەرەب و بۆ لۆبی جوولەکەیەکێکە لە لۆبیە زۆر بەهێزەکان. ینی کورد لە نێوان ئەمەیان دەتوانێت چۆن لۆبی بکات لە ڕابردوو ئەوەی کە باس کراوە ئەوەی کە ڕەخنەگراوە لۆبی حزبی کراوە لە ئەمریکایە نەک وەکو حکوومەتی هەرێم نەک وەکو ینی لایەنێکی نیشتیمانی لۆبی بکەن بۆەوەی کە ڕاو سەرنجی ئەمریکەکان زیاتر بەلای کوردستانە ڕابکێشن. تۆ ڕاتچیە؟ بەڵێ من بەنسبەت خۆمەوە و ئەو زانیاریانی لای من هەیە بە بڕوای من لۆبیکردن لە ناو ئەمریکا بەنسبەت هەرێمی کوردستانەوە ڕقم 1 لاواز بووە لە ئاستی پێویستانە بووە، بەڵام دووهەم وەک من ئاگادار بم لە ئاستی حیزبیان نەبووە، وەک من ئاگادار بم نزیک 10 ملیۆن دۆلاریان سەرف کردوون وێگنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنگتن بۆ لۆبیکردنی دەستگا گەورەکانی دەوڵەتی ئەمریکا لە ناو واشنگتن و تا ڕادەیەکی زۆر کاریگەر بوون. بەڵام ئەوەی کە
گرنگە کورد بیزانێ و سەرکردایەتی سیاسی کورد بیزانێ ئەوەیە کاتێک کە لۆبی ئەەکەیت ئەبێ لۆبی بکەیت لەسەر ئەساسی دەوڵەت و نەک لەسەر ئەساسی پارتی جمهوری یان پارتی دیموکرات. ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد لەسەر ئەساسی دوو پارتی ئیش بکە ئەوە لۆبیکردنەکە لۆبیکردنێکی لاوازە بێت و بە ئەنجام ناگەێنێت و یەکێ لە ئەرکە گرنگەکانی لۆبی نەقڵکردنی بارودۆخی ناوخۆی کوردستانە بۆ واشنتن. یعنی بۆ نمونە ئەگەر واشنتن هەستکە قیەم و بەهاکانی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی پەیڕەوکردنی دیموکراسی، پاراستنی مافەکانی مرۆڤ، پاراستنی مافەکانی ژنان، پاراستنی مافەکانی مناڵان نزیکە لە بەهاکانی خۆیانەوە، ئەوان بە ئەرکی خۆیانی ئەزانن کە دیفاع لەم کیانە بکەن لە ناودڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە کیانی کوردستانە. بەڵام ئەگەر لۆبیش بکەیت و پارێکی زۆریش سەرف بکەیت، بەڵام ئەگەر بەهاکان بن لێکەوە ئیسیفادێکی ئەوتۆی نییە. تۆ هەر نمونەی بۆ نمونە ئیسرائیل وەرگرە لەگەڵ سعودیە. خۆ سعودیە پارێکی زۆری هەیە و ئەتوانێت پارێکی زۆر بەکاربێنێ لە واشنتن بۆ لۆبیکردن. کەچی سەیرەکەی لۆبی ئیسرائیلی بەقوەترە، کاریگەرترە، چونکە هەم دەوڵەتی ئەمریکا و هەم خەڵکی ناو ئەمریکا کیانی ئیسرائیلی بەوە ئەبینێت کە کیانێکی دیموکراسیە و بەهاکانی و قیەمەکانی نزیکترە لە خۆیەوە. اینجا ئەبێ کورد بتوانێت ئەم بەهایانە هەم پەیڕەوکە و تەطبیقکە لە ناو خاکی کوردستانە و هەم ئەم بۆچوونانە نەقڵکە بۆ واشنتن. وەک گوتم تا ئیسەکارێکی باش کراوە، بەڵام دەشێت باشتر بکرێت و بە بڕوامن پارێک زیاتریش سەرف بکرێت. بەڵێ دکتۆر محەممەد جەلال مامۆستای زانکۆ لە لەندەن لە بەریتانیا، سوپاس بۆ بەشداری لەگەڵمان.